سڵاتان لەبێ ڕۆژی نێتان باش بێت خۆشەویستانێمە لە ئوتێل گراند میلینیۆمی لە شاری جوان لە سلێمانی ئەمڕۆ حوتەمین هەفتەی ساڵانەی خواردنی ئیتاڵی لێرەدا لە چوارچێوەی خستنەوەڕووی خواردنەوەی ئیتاڵیەکان دەست پێ دەکات. هەمومان دەزانین ئیتالیا زۆر بەناوبانگە بە پیتزا و ماکەرۆنی. تەنانەت پیتزا بە پلەی یەکەم دێت لە ئیتالیا لەو خواردنانی کە زۆرترین خواستی لەسەرە بۆ لەبەرەی مێژوێکی هەیە. کاتی خۆی ئیتاڵیەکان سەربازە ئیتاڵیەکان لە جەنگدا هێناویانە بە مێژوو بە پێی ئەو زانێرانی کە من بۆ داداچنم بۆ کرد پیتزا لە بنەڕەتدا دەگەڕێتەوە بۆ یۆنانی کۆن. ئەوان هێناوێنە بەڵام لە ئیتالیا پەریان پێداوە پیتزای ناپۆلی ئێستا کە بە ناوی شارەکەەوە یەکێکە لە پیتزا هەرە بەناوبانگەکان ماکەرۆنی و سۆسی جیاواز و کۆمەڵێک بابەتی تر هەن کە پێکاتی سەرەکی خواردنە ئیتاڵیەکانن. لە شاری سلێمانیش ئەمڕۆ لە ئوتێل گراند میلینیۆم دیارە بێگومان هاوشێوەی پیشانگایەک هاوشێوەی فیستیڤالێک وەکوی بینین سەرجەم خواردنەکان ڕازێنراوەتەوە. بابەتە هەویرکاریەکان بابەتی پەنیر کە یەکێکە لە پێکاتە سەرچەکانی خواردنی ئیتاڵی هەموو ئەم بابەتانە پەنیری ئیتاڵی یەکێکە لەو پەنیرانی کە زۆر بەناوبانگ ئەنجام من ئەمڕۆ بە دوای کۆمەڵێک پرسیارەوە دەبم تایبەتمەندی خواردنی ئیتاڵی چییە کەوا دەکەن سەرنجی هەموو گەشتیاری گیانیان بەلای خۆیدا ڕاکێشاوە بۆچی کاتێک کەسێک دەچێتە ئیتاڵیا دەبێت پارچەیە پیتزا بخوات بۆ کاری تایبەتمەندی و چێژی پیتزای ئیتاڵی چییە؟ دیارترین خواردنەکان چین ئەمڕۆ لەم بەڕگێدا بۆتان یەخەینە ڕوو لەگەڵمان. خۆشویستان بۆی هەندێک زانێری لەسەر خواردن و پێکاتە ئیتاڵیەکان وەربگرم. ئێستا شێف عادل محەممەدم لەگەڵدایە کە بەڕێزان یەکێکن لە شێفەکان کە لا کاتی ئامادەکردنی ئەم خواردنانەیە لەگەڵ لێرەدا بوو و سەرقاڵی ئامادەکردن کە کشێف سپاس بۆم دەرفەتە پێم بڵێت تایبەتمەندی زۆر سپاس تایبەتمەندی خواردنی ئیتاڵی چییە؟ تایبەتمەندی خواردنی خۆی ئەساسی خواردنی ئیتاڵی کە ئەساس دەست پێ بەرمەزان چیز بەرمەزان ئەوەتە پەنیر بەناوبانگە بەرمەزان بەناوبانگە یعنی هەرچی خواردن احتیمالێت هەیە بێت لانۆ وصا زيت الزيتون وسير وأوريغانو حبق أما حموي هي له مو خواردني جانا بله ريحة خواردني زور بخوردني وأنا بكارين نوارم مت معكروني زور بنا وبانجي أما من باسي أساسي أساس باش أساس إذا معكروني وباستا وبيتزا أما بناودانجا لإيطاليا وتشتكي بناودانجا يعني خوش ماليرا بيتزا ومعكروني ولازانياش أكين تامي بوك وتامي إيطاليا أخر خوي إيطاليا ولاتي بيتزايا ولاتي بيتزايا لوي درست بوا بيتزا كاي شواز يعني جواز لا هويركاني اما توزك ليره هوير احتمال مثلا بلين توزكيها سوفت نيا بلام لوي زور سوفتا وزور يعني شيء تايبتني بي تو خود شيفي بيتزا ايطالي شت خواردو بيتزا كردي شت خواردو جوازەکەی چییە لە هەویرەکەیە لە تامەکەی لە پەنیرەکەی لە گۆشتەکەی لە چییە؟ والله حمي هر شتك يعني الشيك خويا يعني بس هذا برمزاني فريش بكارين هنا بناوتشيا كابونير كبكارين نوا بانير فريش فريش لا بانير فريش بكارين البروا تايبته ولو يجي طماطي ايطالي نوعك هيا هاتو زي كديش كرديه لبازاري خما جارانا وانا هيا بس لو يجي شازه طعمي جوازه يتر او حبقه جي بكارين ريحان كان يجي زو فريش بكارين حميبه فريشي بكارين لبروا طعمي تايبتره لا يما لا معنى شي تاعتو درست كرد به والله لا اوديو يا مدي شيفك ايطالي جي هاتبو اولي ما شيريني ايطالينا يعني ترميسيو تياتي ترميسيو معروفه يعني لايطاليا يكم يك برسالي تر هي منو كوتا برسالته يكم توكو شيفك چەند گرنگە چاو گرنگ بۆ خواردن گرنگە ڕازاندنەوەی خواردن جوانکاری خواردن چەند گرنگ من چەند خواردن دروستەکەمەوە باشە بەس کاتێ بینەوە دیشەکە مەزبوط بێت قاپەکە مەزبوط بێت حەزم لێ بیخۆمەوە چاو مهمە چەندێک لە سەدا چەندی ئەدەیتە جوانکاری وڵا لە هەمە سەد بەسایە لە جوانکاریش سای بەسا لە تاعم سای بەسا ئەبێ هەمی جواز بێت خواردن وایە کاتێ توش شتێک بێ خەڵک ئەبێت شتێکی هەمێ لە هەمە شتە جواز بێ نە بەس ئینو چاو ئەبێ هەمی بێ
دەست خۆش بێت سپاس شێف عادل دیارە بێگومان خۆشویستان وەکو شێف عادلیش باسی کرد زۆر سپاس بۆ تۆ ڕازانەوەی خواردن زۆر گرنگە وەکو باسی کرد ئەگەر تۆ ڕێژەیەک نمرەیەک بی بە خواردنەکە بێ نمرەیەکیش بی بە جوانی و ڕازانەوەی خواردنەکە لەم حوتەمین هەفتەی ساڵانەی خواردنی ئیتاڵی لە گران میلینیۆم دیارە بێگومان ئەم خواردنانەی کە ڕازاندویانەتەوە بە تەواوەتی گرنگیانداوە بە شێوازی ڕازانەوەی خواردنەکە. خۆشویستان مەبەستمە لەم بەشەی ئەم بڕگێدا بە دوای هەندێک زانیاری ئەوم لەسەرەوەی چەند گرنگە ئەم خواردنە ئیتالیانە یان خواردنی وڵاتێکی ترگەیسەر لە نێو ئەم ئیڤێنتەداین لە نێو مینیۆی ڕێستۆرانت و هۆتێل و مۆتێلە ئەستێرەدارەکانی ئێمەشدا هەبێت چەند گرنگن ئەمانە و کەسێک ئەگەربی خواردنێکی ئیتالی بخوا بەڕاستی تامی خواردنی ئیتالی لە نێو هۆتێل و مۆتێل و ڕێستۆرانتەکانی خۆماندا دەکات یان نا بۆ مەستە بەڕێزەکەم لەگەڵام پێم خۆشە خۆی بناسیێنێت و پۆستەکەی سلااو لێ بم نەزانم کاکیوە کاکیوە پۆستەکەی جەناب چییە؟ بەڕێبەری دارایی ئوتێلەکانی میلینیۆم لە سلێمانی کە بەڕێبەری دارایی ئوتێلەکانی میلینیۆمی لە سلێمانی چەند خواردنی ئیتالی پێشتر هەبووە لە نێو مینۆی هۆتێلەکانی ئێوەتە بێگومان ئێمە لەبەرەوەی کە براندی جیهانین و ئوتێلی 5 نەجمە و 4 نەجمەین ئێمە ڕاستەکەی با بڵێن دائیمەن مینوێی بیانی هەبووە لە خواردنەکانمانە و بە تایبەتی مینوێی ئیتالی لە هۆتێل کۆپسۆرمبەرانان لە سەرچنار ڕێستورانتێکمان هەیە کە ناوی ڕێستورانتی سالوتەیە ئەم ڕێستورانتە جوانترین با بڵێن سفرەی ئیتالی پێشکەشەکە لە بابەتەکانی پیتسا و پاستا و هەموو ئەو بابەتانی کە بەکارێت لە خواردنی ئیتالیا. ئەمڕۆ لەم ئیڤێنتەیەتانێت چی بخەنە ڕوو؟ لەمە ئەم ئیڤێنتە خۆی ئیڤێنتێکی ئیتالیە کە کۆنسولەی ئیتالی لە هەولێر لە هەرێمی کوردستان پێی هەستاوە یەکەم جارە لە سلێمانی ئەم ئیڤێنتە ئەکەن ڕاستەکەی خۆیان هەموو ساڵی هەیەە ئەم ئیڤێنتە ناوی با بڵێن هەفتەی سفرەی ئیتالیە خواردنی ئیتالی بە جیهان ئەناسێنن ئەم ئیڤێنتە خۆیان هەیەە لە هەموو جیهانە هەیەە ئەنواع با بڵێن پاستە و پەنیر و واین و ئەم شتانەی ئیتالی ئەناسێنن بە خەڵک ئەوان کللتوری خواردنی ئیتالی بە ئێمە ناسێنن ئێمە خۆمان لەنێ هۆتێل و مۆتێلەکانی بەڕێستانە من با لە جەنابتان بپرسم توانیمانە خواردنی کوردیش بە کەسێکی بیانی کاتێک وەکو گەشتیارێک ڕۆکاتام هۆتێل و مۆتێلانە بناسیێنین خواردنی کوردی هەیە لە لیستی مینۆکانی خۆشماندا بێگومان ئێمە لە خواردنی کوردیا یعنی گرنگیەکی زۆرمان بەوەیەوە جوانتری شوێنمان لە ئوتێلەکەیە کە ڕێستورانتی چێشخانەی 360 کە تاکە ڕێستورانتە ینی 360 پلە لە بەرزی 36 قاتەوە 32 قاتەوە ئەسوڕێتەوە ئێمە ئەو شوێنەمان داناوە بۆ خواردنی کوردی خواردنی تریشی تا تەقنیمە کرێ بەڵام ڕاستەکەی و شوێنە زیاتر بە خواردنی کوردی ناسراوە بە برنجی کوردی و بە قۆزی و بە قەل و بە قاز و بەم شتانە و ڕاستەکەی خەڵکێکی باش ڕوومان تێئەکە هەم بۆ نانی نیوەڕۆ هەم بۆ نانی ئێوارە. بەڵە خۆشویستان لەم ئیڤێنتەدا بێگومان کونسوڵی ئیتالیاش بەشدار دەبێت لێرەدا قسە بۆ میوانە بەڕێزەکان دەکات کۆمەڵێکی زۆر لە کەسایەتی سیاسی و حکومی لێرەدا بەشدارن زۆر بەڕێز داوان شەدەڵە بەرپرسی یەکجگری بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بینم پێم خۆشە چەند پرسیارێکی لەسەر کەلتوری خواردنی ئیتالی و گرنگی ئەم بابەتە لێ بکەم کە داوان چەند گرنگە ئەم جۆرە ئیڤێنتانە چەند گرنگە وڵاتێکی وەکو ئیتاڵێکە هاتووە بە خواردن کەلتوری خۆی پیشانی ئێمادا و ئێمە کورد ئەمە گرنگەکەی چییە و پێچەوانەکەی چۆن ئێمە دروست بکەین چۆن خواردنی کوردی بە دەرەوە بناسیین. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان دەستخۆشیتان لێ یەکەم بێگومانە ئیڤێنتانە زۆر گرنگە ئێمە بەردەوام لە هەولێر وەکو لە حکوومەت و لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بەردەوام بەشداری ئەم شێوە ئیڤێنتانە ئەکەین ئەم ئیڤێنتانە گرنگی خۆی هەیە بۆ دروستکردنی پەیوەندی دیبلۆماسی و ئابووری و کللتوری و زیاتر ناساندنیە ڕەفیق بوون بە ڕەفیق لەگەڵ خەڵکانی کۆمەلگەی نێودەوڵەتی وڵاتی ئێمەیە بێگومان خواردنیش بەشێکە لە کولتور و بەشێکە لە یەک نزیک بوونەوە
لەم وڵاتێمە بەداخەوە تا ئێستا مەتامیشی ئیتالی ڕێستۆرانتێکی ئیتالی ئۆتۆنیە گرنگم ئیڤنتانە بۆیە بین ئەمابێتە دەستپێک هیوادارم کە پەیوەندی بۆ هەیە چەند لە کۆمەڵ لە کوردەواری لە کۆمەڵگەی کوردەواریە حەزیان لە خواردنی کوردەواریە بێت بە چوونی من دەستپێکێکی باشە سەرەتایەکی باشە بینەوە بۆ پرسیارەکەی جەنابش چۆن لێرەوە خواردنی کوردی بەرینە دەرەوە وڵات وڵاتی ئیتالیا دیارە ڕەوەندی کوردی زۆر لێ نییە وڵاتێکە کە زەوەی کوردەکان بەداخەوە ئەو کۆچبەرانە لێ ڕاگوزەرە بن تێپەڕن بەڵام لە وڵاتی ئەو وڵاتانی کە کوردی زۆر لێ وەکو ئەڵمانیا وەکو هۆڵندا وەکو بەریتانیا وەکو نەمسا لە زۆربەی وڵاتەکان ڕێستۆرانتی کوردی هەیە بۆیە ئەتوانم بڵێم کۆمەڵگەی کوردەواری بە خواردنی چەوری ئێمە ئاشنایە نەکەم وی نابە ئەوروپی نەکەم بەس دیارە خەڵکانێکی کە حەزیان لە شێوە خواردنی ئێمەیە لە کرانەوە هەیە ئێمەی کورد بەرامبەر بە خواردنی بیانی بەڵێ مێستا لە سەردەمی گڵۆوانی جیهانگیری ئاژینەوە گلۆبالیزیشن زۆر نزیکین لەیەکەوە دیارە خواردنی ئەم ناوچەیە کوردی تورکی فارسی عەرەبی لێکچوونیان هەیە و ئەوانیش بەردەوام چ بە بۆنەی کار و با بڵێن بازرگانی بێ چ دیپلۆماسی بێ چ کللتوری بێ بەردەوام سەردان و هاتوچوون هەیە لە بینی ئەم کللتورانەیە و لێرەشە ئەم نەوە خواردنانە دیارە لە زۆربەی وەختەکانە ئەخرێ سەر مێزەکە و لێوێشا پەیوەندیەکان زیاتر بتەوە کرێت لەسەر سکیتێ. لە پەراوێزی هەفتەی سفرەی ئیتالی چاوم کۆت بە بەڕێز میکێلی کامێرۆتا کۆنسۆڵی ئیتالیا کە ئێستا لێرن لەم ئیڤنتەیە پێم خۆشە پرسیاری ئەوەی لێ بکەم لەسەر بەڕێوەچوونی ئەم ئیڤنتە هەفتەی سفرەی ئیتالی چییە و بۆچی بەلاتانەوە گرنگە کە ئەم لە مینوی خواردنی کوردیدا و لە ڕێستۆرانت و مۆتێلەکاندا خواردنی ئیتالی هەبێت. ئێمە زۆر دڵخۆشین سەرەتا ئەم حەدەسە لە سلەیمانی ئەنجام بدەین ئەو ئێڤنتەمان ئەنجام داوە کە لە هەولێر کردمان و لێرە لە سلەیمانیش کردمان ئەوە وەکو سیمبڵێک شتێکی گرینگە جگە لە ناوەڕۆکەکەی لەبەرەوە لای ئێمە کوردستان تەنیا یەک کوردستانە ئەوە حوتەمین ئێڤنتی مەتبەخی هەفتانەی مەتبەخی ئیتالیا حوتەمین کە ئەنجامی ئەدەین لە هەموو جیهانە لەلایەن باڵێۆزخانەکان و قۆنسڵیەکانمان لە سەرانسەری جیهانە بزانم بیریان لە گۆڕینەوەی کللتوری خواردنی کوردی و ئیتالی کردووە واتە خواردنی کوردی بەرن لە ئیتالیاش پێشکەشی بکەن بابەتی خواردن و مەتبەخ دەتوانین بڵین بابەتێکە کە کوردستان و ئیتالیا بەیەکەوە بەستێت و هاوشانن بەلایەنی کورد و ئیتالیەکان خواردن بەزەوە نییە کە ئەی خۆیت بەڵکو خۆراک بەشێکە لە کولتوری ئێمە بەشێکە لە ترادیشنی ئێمە خواردنی سەردەریایی ناوەڕاست بریتە لەو خواردنەی کە سادەن بەڵام دەوڵەمەندن و ئەو پەیامەی ئێمە دەمانەوێت بیدەین ئەوەیە خۆراک ئەبێ باشترین بێت بۆ کوالیتی ژیان مەطعم و خواردنگەی کوردی ئیتالی هەن لە هەموو جیهانە و ئێوەش ڕەوەندێکی فراوانتان هەیە لە هەموو جیهان بۆ لەبەرەوە لە ئیتالیاش خواردنگە و مەطعمی کوردی لێیە ئەوەش نیشانەیە ئەوەیە کە پەیوەستن بە خواردن و بە وڵاتی خۆتانەوە. گرات زۆر سپاس. دەستان خۆش بەڵە خۆشستانەوەی کە بینیتەن کۆنسۆڵی ئیتالیا بوو میوانەکان دیارە پەیتا پەیتا هات نێرە خواردنەکان تاقی دەکەنەوە نۆشی دەکەن ئەمە بەشێک بوو لەو چالاکیانی کە لە نێو ئەم هەفتەی سفرەی ئیتالی بەڕێواچیت. خۆشویستان اینجا خواردن زۆر جار ڕۆچێتە نێو کەلتوری گەلانەوە تەنانەت لەم هەفتەی ساڵانەی خواردنی ئیتالی چەندین کەسایەتی سیاسی و سیاسەتمەدار لێرە ئابینم زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی محمود دەبینم کە هاتوۆتە ئێرە بەشداری ئەم فیستیڤاڵی کرۆسلااوتان لێ بێ کاک محەممەد یان سڵاو لێ بم کاتت باش سپاسەکەم کاک محەممەد بەدەر لە کاری سیاست تۆ بۆ خۆت پیزای ئیتالی خواردووە بەڵێ لە وەڵام چەند جارێک چوومەتە مەطعەمی ئیتالی
هەم لە دەرەوە هەم لە شوێنەکان وڵاتە عەرەبیەکانیش بەڵام زیاتر لەبەرەوە ڕۆیشتم بەڕاستی من ئەمانەی خۆم زۆر جار ئەوێ بێ ئەوان ئەمەیان هەیە ئیدەی ئێرە تا هەموو مەدعەمی ئیتالی ئەمەی تێدایە بەروانکەیە ئەوە بۆ من زۆر باش بوو ئەوە لەبەرەوە زیاتر شمە مەدعەمی ئیتالی من لە کورداری خۆمانە زۆر جار بەراوردی کولێرەی خۆمان لەگەڵ پیتزاکەن پیتزای ئیتالی ئەو بەراوردێکی ڕاستە یان نا حەقیش بێن بە کولێرەی خۆمان یان نا کولێرەی خۆمان دووسێنەوە نەوێک ئەوەیە لە ناو پشکە و ئاگرەکە لە ناو سکڵەکە دروستیەکەن ئەو کولێرەیە زۆر جار شتەکەنە ناویەوە و وەکو تقریبان کەلانە دەچێت بەڵام تۆ گوێزی تێەکەن شتی تری تێەکەن زۆر جار پێڵێن لە هەورامان پێڵێن مەژگا ئەوە نەوەیەکە نەوەیەکی تر هەر عینی کولێرەیە بەڵام خڕ دروستیەکان وەکو پیزاکە دروستیەکەن ئەوە چاڵچاڵیەکەن ئەوە هەندێک پیاز و شتی تێەکەن ئەوە لە هی نەچێت ئەوە لەگەڵ پیزەکە ڕەنگە نزیک بن بەڵام ڕەنگە پیزا و ئەم شتانەی تر خواردنێکی ئەسلی بێنی لە ئیتالیادا بەڵام بەسەر کوردستانەوە خواردنە ئەسلەکەی خۆمان نوعێکی ترە اینجا من بۆیە پرسیارم کرد بۆ زۆر کاتە نەگرم وەکو دوایین پرسیار بیکەم وڵاتێکی وەکو ئیتالیا کللتوری خواردنی خۆی هێناوە ئێزە پیشانی ئێمەیەدا ئێمە چەند گرنگە وەکو کوردی ئێمە شتوانین کللتوری خواردنی خۆمان پیشانی وڵاتانی تر بین خۆی لە هەموو دنیادا ڕۆژێک هەیە بۆ خواردنی ئەو وڵاتانە ئێستا مەسەلا لە هەر وڵاتێکەچی لەو ڕۆژەدا هەموو نەتەوە جیاوازەکان دێن لە شۆسەیەکی گەورە لە ناو بازارە هەرکەس خواردنی خۆی داهێنێت بەڵام هەندێک جار ڕۆیشتم کوردەکان خۆی کورد کە لەوێ بوو خواردناسەکەی خۆی دانانا مەساسە دۆڵمەی دانا دۆڵمە خۆی لە ئەسڵی تورکایە ئەوەی دانا خواردنی کوردی لە ئەسڵا دۆینە و ساوەرە ینی لە ئەسڵا خواردنی کوردی دۆینە و ساوەرە ئەنی ئەوە ئەگەڕێتەوە بۆ کورتچون کە دای من کورد ئەوانیت بەوە ژیاوە وەم پێمایە کوور دەبێت خواردنەکانی خۆی دەبیر نەکا چونکە بووەتە کللتور بۆمان بووەتە مەسەلات مێژوو بۆمان بۆتە هەموو شتێک هەرچەنە ئێستا ڕەنگە گۆڕانکاری هاتبێ ئەو جی لە نوێیە هەتا ڕۆنی خۆمانە حەزبێ ناکە نازانم شتی خۆمانە تااقەتینە لەسەر مێزیش دانیشێ هەر بێت وەکو لە فەیەک و نازانم هەمبەرگەیەک و شتێک بگرەوە دەمی و بڕا بە ڕێگاوی خوا ئەوە ڕەنگە تێکەڵبوونی کللتوری ئەوروپایە زیاتر بەڵام کللتورەکەی ئێمە ئەبێ ئێمە خواردنەکانی خۆمان هەمیشە لە کولێرە چەورە و لە نازانم کەلانە و لە دۆینە و لە ئەوە شێلم ترخێنەی پێڵێن و لەگەڵ هەموو شتەکانی خۆماراشی ئەوە کەش لەگەڵ سەحاتی خۆتا چۆنی ئەمانە تاچانە خۆی ئەم کوردەواریان وەڵا من ئێستا تقریبان شتە کوردەوارەکان ئەخۆم پێشتریش بەڵام ئێستا ماوەیەکە زۆر بە کەمیەی خۆم بەڵام من هەرشتی کوردەواریە خۆم ینی هیچ شتێکی دەرەوە زۆر ناخۆم خۆشم لە مەدعەم بە دەگمەن مەگەر ناچارم یاڕێم لێ بکەوێ هێنا من هەموو شتە کوردەوارەکان خۆم بەکارێت سەلامەتی زۆر سپاسی جەناب بەڵە بەڕێزانەوەی کە بینیتان یەکێک بوو لە کەسایەتە سیاسیەکان زۆر بەڕست محەممەدی حاجی محمود سکرتێری حەزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان کە بێگومانەوەی هاتبوونی ئەو ئەم فستیڤاڵی هەفتەی ساڵانەی خواردنی ئیتالی کە لێرەدا چەندین خواردنی ئیتالی خراوەتە ڕوو من لەگەڵتانە بم بۆ خستنەڕووی زیاتری هەندێک لەو زانیارێنی کە تایبەتن بە خواردنی ئیتاڵی بەڵە بەڕێزان وەکوتم لە سەرەتای ئەم بڕگەیە وتم بەدوای ئەوم کە بزانم بۆچی خواردنی ئیتالی ناوبانگێکی زۆری هەیە بۆچی ئیتالیا وای کردو بە خواردن سەرنجی گەشتیاری ڕاکێش بەتابەتی پیتزا زۆر باز دەکرێت ئەڵەن پیتزا ئیتالیەکێکە لە پیتزا هەرە بە ناوبانگەکان و بە تامەکان من شێف هەواڵ ڕۆفم لەگەڵایگە ناوەکیم بە هەڵەنەوت بێت دیارە بگومان دەڵزانم لە کەناڵی کورساتەوەیەوە بینیوتانە لە پرۆگرامی سێوی سەوزەوە شێف هەواڵ سڵاو لێ بێم کاتڵاو لێوەشی وارە باش سپاس لێرە بینیمی خۆشحاڵ بم کە وەکو شێفێکی کوردی بان کرا بالضبط ئەمەیە لە تۆ ڕۆیای تۆ وەکو شێفێکی کوردی وەربگرم جیاوازی پیزای کوردی لەگەڵ ئەو پیزیانی تر پیزای ئیتالی عفو لەگەڵ ئەو پیزا کوردیانی کە هەیە چیە؟ خۆی پیتزای ئیتالی شێوازەکان زۆر جیاوازە لەگەڵ پیتزایی کە لای خۆمان دیارەگەڕێتەوە بۆ سەرەتەکانی کە پیتزا هاتووە ئەم شارە بە شێوازی دروستکراوە خەڵک لەگەڵ شێوازەیە ڕاهاتووە بەڵام ئەگەر باسی پیتزای ئیتالی بکەین پیتزای ئیتالی هەویرێکی تەنکی هەیە زیاتر بە فڕنی بەر دەکرێت شتاین ئۆفری پێودرێ بەوە دروست دەکرێت پەنیر بەشێکە لە پیتزا بەڵام زۆربەی پیتزاکە پەنیر نییە ینی بەشێکە لە پیتزا بەڵام زۆرینەی ناتوانانی بڵی پیتزاکە ئەگەر جوان داپۆشرا بوو بەهین ئەمە پیتزای چاکە تێگەی ینی کەمینەیەکە دەوری هەیە لە تامەکە بەتاکید ئەو پەنیری بەداخەوە لای خۆمان بەکارێت پەنیری مۆسەرەلایە
ئێستا نەخێر ئەمە بینێ من پەمی پارمێزانە ینی ئەمان ئەمە بەکارێنە نم پەنیرە ئەمە لێرە ئەمە بەکار نایە ئەوان بۆ تامی پیتزاکە دوای تۆزە پارمێزانە کرێ بەسەریە بەڵام ئەوان گیراوەیەکی لە پەنیرانێ پەنیر چەند جۆرێکی هەیە پەنیری ئێمەنتاڵەمان هەیە نسبەی چەودەکەی نەوعێکە پەنیری گاودامان هەیە نسبەی چەودەکەی نەوعێکە پەنیری پەلادینمان هەیە نوعێکی کێ ینی ئێدامەمان هەیە یانی سێ جۆر پەنیرمان هەیە بەڵام بەداخەوە لای خۆمان بەس مۆسەرەلا بەکارێنن ئێستا ئێمە لە ئەوروپاکە پیتزامان دروستە کرد سێ پەنیرمان تێکەڵاوە کرد نسبەتی لە پەنیری ئێمەنتاڵە نسبەتی لە پەنیری گاودا نسبەتی لە پەنیری ئێدامەش ئەم سیارەمان تێکەڵاوە کرد تامێکی خۆش دەرسی بۆ پیتزا لەگەڵ هەمان کاتیشە ئێمە ناچین زۆر پەنیرکەین پیتزاکەیە یعنی نانەکە هەیە تێگەی جا هەویری پیتزاکەش زۆر جیاوازە لەگەڵ ئەمە هەویری کە بەداخۆ لای خۆمان بەکارێ ئێمە ئازەکەی هەویر ئێمە ئاردی سفرمانەیە سفرمانە ئێمە سفرێکە لێرە بۆ نانوخانەکان بەکارێنە زۆرکەرە بۆ ئیشی تر بەکارێنن پەنیرشکەمانە پێوتێ پەنیری 4.5 ئەمە بۆ ئیشی پیتزا ئەمە بەکارێت تێگەی بۆ ئیشی هەویر بۆ ئەم بابەتانەی کە لە بیکەری شتەکانە یان ڕەسەموخانەکانەیە ئەمەیان زۆری 500 بەکارەیە ئەمانیان نسبەتی کەپەکەکەی ئەو کەپەکەی کە لە ناو هینەکەیە سفر نییە لە 120 بۆ ئەمە لە جۆری 450 لە 120 کەپەکە ئاوا زۆر بە زانستی ڕوونیەکەیتەوە بەڵام منێ ئەگەر پچم بۆ شارێکی وەکو ناپۆلی کە پیتزای ناپۆلی و بە ناوی شارەکە و زۆر بەناوبانگە لێرەش هەیە لە هەندێک ڕێستۆران دەڵێ پیتزای ناپۆلی جیاوازی تامەکان هەیە وایە پیتزای ناپۆلی تەرکیزەکەی سەر تۆماتە سۆسەکە پیتزای ناپۆلی تۆماتە سۆسی زۆر تیا بەکارێت تێگەی ئێستا دایناوە لێرە پیتزای ناپۆلی بەڵام کەوتۆرە سەرەوەی پیتزای ناپۆلی ئەسڵەکە چۆن دروستەکە پیتزای ناپۆلی بە پەنیر دروستەکە و نیسبەتی ئەو مۆسەرەلای کە لای خۆمان بەکارێنن تێگەی تۆزێ زیاد لەوەی پەنیری مۆسەرەلا پێوەیە تێگەی بەڵامیتم بۆ بنە پەنیری پیتزای پرۆشۆتایانێ پیتزای جۆرە گۆشتێکیانێ گۆشتێکی پەمەی هەیە شینکن تێگەی ئێرانی پێوترێ کالباس ئەمە هەیە پێوترێ پرۆشۆتۆ ینی ناوەکەی لە عەلەمەوە ڕۆشتە پیتزاکە پرۆشۆتۆی بە شینکن دەگرێت پیتزای زەلامی هەیە ئیتاڵی پیتزای زەلامی بەکارێنێ زەلامی ئێستا لای خۆمان ناوی زەلامیش گۆڕاوە پێوترێ پێپەڕۆنی نازانمتر شێوازی کولتورەکە فەرقی هەیە لەگەڵ جۆری بەکارهێنانی ئەو شتانی کە لەگەڵ پیتزاکەیە بەکارە جا پیتزای ئەوان تەنکە شتێک قەراغی هەیە پەنیری کەمە بەچێژە ئەمەی لای خۆمان بەداخەوە بە شێوازی ئەمریکیەکە هەویرێکی ئەستور پەنیرێکی زۆر ئەندازەیش ئەجا حەزەکە زۆریشی شت بەسەرەوە بێ حەزەکە گۆشتی زۆر بەسەرەوە بێ مریشکی بەسەرەوە بێ ئەمەی بەسەرەوە بێ ئەمە لەگەڵ ڕێزمە بەعزێک کەس بۆ تێر خواردن پیتزا ئەخوا بەڵام ئەگە بۆ تام پیتزا بخۆی شتێکی ترە دەستەکانە زۆر سپاس بۆ تۆ دەستە خۆش بە زۆر سپاس تۆ تای بگەڕێتە بۆ ناو ئیڤێنتەکە بێگومان ئەمەی کە بینیتان ڕابۆچوونی شێفێکی کوردی بوو کە خۆشبەختین شێفەکانی ئێمەش ئێستا کرانەوانەیە بەڕێی خواردنە کلتوریانی کە لە وڵاتانی تریشدا بوونی هەیە ئەمە ئەو ڕابۆچوونانە بوو سەبارەت بە خواردنی ئیتاڵی وادارین توانی بێتمان لەم بڕگێدا سوودێک بەیەوە بگەێنین کاتێکی شات.